ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی هەرێم چەند زانیاریەکی لەسەر جموجوڵەکانی ئەم دوایی داعش و توانەکانی وەزارەتی پێشمەرگە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو جموجوڵانە خستە ڕوو. جەباریاوەر لە بەرنامەی ئەمڕۆی پەیامدا تیشکی خستە سەر توانای لۆجستی و سەربازی هێزەکانی پێشمەرگە. ئەوەشی ڕەت کردەوە پێشمەرگە لە ڕووی چەک و تفاقی سەربازیەوە کەم و کورتی هەبێت. وتیشی چەک و کەرەسەی سەربازی ئەوەندە زۆرە شوێن نییە لێی دابنرێت. ئەو چەکانەی کە دێدا بەش دەبێت بەسەر لیواکانی هێزەکانی پێشمەرگە بەعەکسەوە ئێستا ئەوەندە چەک بڵێن زیاد بووە لەگەڵ تەقەمەنی کە لیواکانی هێزەکانی پێشمەرگە کە ئەیاندنێت جێی لێی نییە لێی دانێن، یعنی ئەوە نییە نایەندرێتێ دەنا ئەوەی کە باس ئەکرێت چەک هەیە و نادرێ بە پێشمەرگە ئەمە زیاتر پڕۆپاگەندەیە دەنا ئێمە ئەو چەکانەی دێ هەر بۆ هێزی پێشمەرگەیە. دووەم خۆیان وەکولایەنی پێشکەشکەر خۆی بە ڕەسمی خۆی بەشدارە بێ لە دابەشکردنەکەی نەوەکو ئێمە و دووەم کە دابەشیەکە بڵێن زممەی ڕەسمیان لێ وەرئەگرێ کە ئەو یەکەیە چەکەکەی وەرگرتووە. دەربارەی ئەو دەنگۆیانەش کە باس لەوە دەکەن لە پەلامارەکەی داعش بۆ سەر گوندی خدرجیجە پێشمەرگە فەرمانی تەقەی پێ نەبووە و بەدەم دانیشتوانی گوندەکەەوە نەچووە. ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی هەرێم وتی لەبری بڵاوکردنەوەی پرۆپاگەندە و زانیاری ناڕاست داواکارم لیژنەی لێکۆڵینەوە پێک بێنرێت تاوەکو هەر کەسێک کەمتەرخەم یاخۆت خەتابار بوو سزا بدرێت. لەبەرەوەیە ئەم گوتارانەی کە ئەوگوترێیان ئەو تومەتانەی ئەگوترێ بەڕاستی حەق وایە بە پەلە من وەکو خۆمە یعنی سەلێرە وایەڵێم بە پەلە لیژنەیەکی لێکۆڵینەوە بڕوە هەم لێکۆڵینەوە لەگەڵ ئەو کەسانە بکرێت کە ئەواڵێن و بەڵگەکانی پێشکەش بکابزان داوارە چ فەرماندەیەکی هێزی پێشمەرگەی کردووە و چ فەرماندەیەک پێ و تۆ نابێت تەقە بکە بۆی ئەگەر وایە فەرماندەکان سزا بدرێن ئەگەر واژ نییە ئەو کەسەی کە ئەو تۆمەتە بڵاوەکاتەوە بێت سزا بدرێت چونکە ئەمە لە ڕووی ئیعلامیەوە یعنی لە ڕووی پشتیوانیەوە بۆ دنیا خراپە بۆ ئێمە وەکو کورد بڵێ وەڵا پێشمەرگە ئەڵێ نابێت تەقە بکەیلە ئێ باشە خۆ چۆن نابێت یعنی ئێستا ئەو دە پێشمەرگەی ڕۆشتون ئەمریان تەقەیان پێ نەبووە کە هەمویان شەهید بوون لەوێ بۆ پشتیوانیکردنی ئەو ماڵەی کە ئەو تەقەی لەسەرکراوە ئەی باشە ئەو پێشمەرگانەی خۆتان هینەکانە بینن خۆ بڵاو بێتەوە ڤیدیۆکانی ئەبینن نابینن تەقە و تەقەی مباشرەیە. ماوەی هەفتەیە کە داعش بە چڕی دەستی بە جموجوڵ و پەلاماردانی گوند و سەنگەرەکانی پێشمەرگە لە ناوچەی کێشە لەسەرەکان کردووەتەوە بەو هۆیەوە تا ئێستا نزیکەی 20 پێشمەرگە و هاوڵاتی شەهید بوون. لای خۆیەوە وەزارەتی پێشمەرگەی هەرێم ڕای دەگەێنێت لەگەڵ فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق لا پەیوەندی و کۆبوونەوەدایە بۆ دانانی پلانی گونجاو و کۆتاییهێنان بەو پەلامارانەی داعش.